سێ مانگ زیاترە موچە خۆرانی خەڵکی کوردستان بڕاوە. لە ناو عێراقیشەوە درۆن بارانی چێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان کرا. زمانی کوردیش لە زانکۆکان قەدەغەیە. هەر دوێنێش جوتیارێکی داماوی کورد تەنها لەبەرەوەی کووردە حکمی 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەمڕۆژ هێزێکی گەورەی زەبەلاحی عێراق هاتووە لە ناوچەی حەسار لەوێ سەربازگەت دادەنێ. ئەمانە بۆچی؟ هۆکارەکەی چییە؟ تعریبی ئاشکران ئەوەی کاتی خۆی سەدام پێی نەکرا ئێستا دەیانەوەیە جێبەجێ بکەن. لەسەر ئەم بابەتە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز باهیر محمود نووسەر و چالاکوان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندایە. کاک باهیر شەوتان باش، سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 سەرچاوان زۆر باشە. من دەمەوێت بێمە سەر ئەو ڕەفتارەی سوپای عێراق کە ئێستا سەربازگە لە گوندی حەسار دروست دەکا. پێدوانیە ئەمە سەرەتای تعریبە؟ ئەگەر وانە بۆ ناچن لە حەویجە دروستیکەن؟ بەڵێ ئێمە هەر مێژومان لەبەر چاوە لە دوای 63ەوە حکوومەتی بەعز هەوڵیدا ئەم دەوروبەری کەرکووکە بە تعریب بکە و لە هەوڵەکانیشا سەرکەوتوو بوو تا ڕادەیەک عەرەبی دەهەزاری هاورد کۆمەڵێ قەڵاو کۆمەڵێ پایگا و کۆمەڵێ سەربازگەی دروست کرد لە دەوری کەرکووک و زنجیرەچیەکانی دەرەوەی کەرکووک بەرەو لای ناوشوان و ناوە سەر ئەو زنجیرەچیانی گشتی کردە قەڵاو ڕەبیە ناوی نابوو حیزامی ئەمنی. پێش ئەوەی کەوا لە 2002 پێش ئەوەی کەوا گورزی هاوپەیمانان لە عێراق بدرێ لە بەریتانیا لە لەندەن کۆبنەوەیکی معارەزەی عێراقی کرا. لەو کۆبنەوەیە کانۆنەری کوردیشی لێ بوو ئەلەوێ بڕیار درا هەرچی تعریب و هەرچی شێوازەکانی تعریب هەیە لە 68ەوە بەدواوە گشتی لەخوب بکرێت ئلغا بکرێتەوە. ئەوە بە دوای 2003 دوای پرۆسی ئازادی بەکرا لە مادەی 58 باسی ئەوە کرا و وەکو مادەیەکی دەستوری تەسبیت کرا لە دەستوری عێراقا. دوای ئەو مادەی بووە مادەی 140 مادەی 140 بریتی بوو لە 4 قۆناغ. بەڵام ڕفتار شۆڤێنی حکوومەتی ئیستا وەکو ڕفتارەکانی بەعسە هیچی تا نەگۆڕاوە بە هەمان شێوە سەیری کوردەکە و سەیری کێشەی کوردەکە. بۆیە ئێمە ئەبینین زیاتر لەو کاتە ئێستا تعریب دەسی پێکردەوە معسکرات و سەرباز و حەشدی شەعبی. بەڵێ زۆر باشە. کاک باهیر ئەگەر ڕاستەوخۆ پێم بڵێ کەواتە جیاوازی نێوان ڕفتاری سوپای ئێستای عێراق لەگەڵ ڕفتاری سوپا لە سەردەمی عەلی حەسەن مەجید چییە؟ هەر هەمان سوپا نییە و هەمان ئەجێنداش جێبەجێ ناکەن؟ بەڕێزم ڕەنگە هەمان بڵین هەمان سوپایە، بەڵام ئێمە ئەوێ بڵین هەمان عەقلیەتە، هەمان عەقلیەتی شۆڤێنیەتە، هەمان عەقلیەتە بەرامبەر بە کورد، هەمان عەقلیەتە بۆ داگیرکردنی خاکی کوردستان. ئێمە سێرەکەی ناوچە دابڕێوەناوەکان ئەوان بە ئارەزوی خۆیان تراتێنی تیا ئەکەن کۆڕ و کۆبوونەوە و هەڵبڕین و بەرزکردنەوەی دەیان ئاڵا. بەڵام ئێمە لە مناسبەیەکی خۆمانە ناو ئەم کەرکووکە ناتوانین کە ئێرە جێناکۆکە یعنی بۆ ئێمە ئەوان وەکو یەکە ناتوانین بە ئارەزوی خۆمان بە ئیسراحەتی خۆمان ئاڵای کورد هەڵبڕین، شیعارێکی کورد ئاهەنگێکی کورد بژێڕین. لەبەر ئەوە هەمان عەقلیەتە و ئەم عەقلیەتە قابل بە گۆڕان نییە بەرامبەر بە کورد. داخی گرانم کورد ئەگەر یەک دەست بواە کورد یەک دەست بواە و یەک هەڵوێست وایە ئەوان نەیانتوانی وا بکەن. باشە بۆچی تۆ ئەو سەربازگەیە نابێتە لای حەویجە بۆ نایبێتە لای مەسفەی دۆرە کە ئەمڕۆ هەمووی لێک دارجاو بۆ نایبێتە سەر حەمرین بۆ نایبێتە لای عوزێن بۆی دێتە ناوچانەیکەوە زۆر ئارامە بێ کێشەیە. بۆیە هەمان عەقلیەتە هەمان سوپایە هەمان دەستگا و بیرکردنەوەیە. زۆر باشە. کاک باهیر پێت وانە جەنابەت چالاکوانی پێت وانە هەنگاوی یەکەم دروستکردنی سەربازگەیە، هەنگاوی دووهەم هێنانی عەرەبی تعریبە و بۆ ئەوەی لەوێ نیشتە ژیان بکەن؟
بەڵێ مامۆستاجان من لە بەرنمەیەشی پێشوو هەر لەگەڵ ئەم کەناڵە بەڕێزەی ئێوە باسم کرد ئێستا ئەگەر بێت و بچیە خواری کەرکووک باوڕەکەی حەی بەدر هەیە و حەی زەهرا هەیە و حەی فاتمە هەیە و یعنی ئەمەنە حەی زۆر بووە ئەمەنە تعریب زۆر بووە تعریبەکەی سە پەلکێش کراوە و هاورێنراوەتە کاکە ئەم لای ڕەحیماوە و بارودخانە و پەنجاعەلی پڕی عەرەبە بەڵێ تعریبێکی زۆر بە بەرنامە زۆر بە هێواشی زۆر بە نەرمی تعریب کراوە و من لەو بڕوایم لەسا کاتی سەدام حوسێنە ناوشوان و ئەو ناوە دابش کراوە بەسەر عەرەبە حەیفامان هەبوو قودسمان هەبوو یافامان هەبوو هەموو کرابوو مجەمع ناوشوان و حەسار و شێخ بزێنی ئەو ناوە من لەو بڕوایم بەیانی دوو بەیانی ئەو عەرەبانەی کە ئەو کاتە بە ناوی حەیفا و قودس و یافا ئەو دیانەیان داگیر کردبوو بەیانی دوو بەیانی دێن سکاڵا تەزیلەکەن و ئەوێ وەرەگرنەوە ئەگەر ئەم حکوومەتە ئاوا بەم عقلێتە بڕوە ئەوێ وەرەگرنەوە و بەڕاستی ئێمە ئەبێ بچینە ئەو دیو سلێمان ئسماعیل بەجێوە یعنی ئەمە هین ئەوە نییە تۆ بێ سوپایەک دابنێن و بێمەرام سوپاکە دێنێ تعریبەکات لە جنوب بۆ خەڵکێنێ وەرزەکەش وەرزێکی گەرما و بئاوێ لە جنوب خەڵک هێواشەوەش بەرەم ناوە کشاوە باشە کات باهر باشە ئەگەر بۆ خۆیان ینی عێراق پابەندی دەستور نابێت پابەندی ڕێکەوتنەکان نابێت بە هیچ جۆرێک حساب بۆ پێکەوە ژیانیش ناکە بە ئاشکراش تعریبەکە ئەی باشە کوردی قوربەسەر چی بکە لەو ناوچەیە خۆ دۆخی کوردی ژەزانین چۆن چۆنیە لایەنە سیاسیەکان مامۆستاجان ئێمە چاوەڕێ بکەین هەموو کاتێ ناحەزی کورد بە ئێمە لە پەنجاکانەوە لەگەڵ ئەم حکوومەتەوە هەر لە بیستەکانەوە لەگەڵ ئەمانە ئەم کێشەیە و کێشمەمانە ئێمە تاکە چارەسەر تاکە هیوا تاکە حەل بۆ ئەمە یەکگرتنی کووردە کورد یەک هەڵوێز بێ کورد یەک دەست بێ کورد لە هەڵبژارنەکانە لە حکوومەتە لە پەرلەمانە یەک هەڵوێز بێ بڕوا بکە ئەوان نییە لە یەک هەڵوێستی ئێمە و لە یەکبوونی ئێمە و یەکگرادەی ئێمە ئەترسن ئەوان قەت ناسنە ژێرباری ئەوەی دەستوریان بەلاوە شتێکی زۆر بێمانایە پابەندی نابن بەڵام ئەگەر بێت و تۆ یەک هەلوێز بی تۆ یەک بەرنامە بی یەک دەست بی لە پەرلەمان لە حکوومەت لە مەحافلە نێودەوڵێتیەکان ئەو ڕێک ئەو نییە دێت بەرامبەر تۆ ئەوان بەڕاستی ئەگەر تۆ سێرکی حکومن لەو پەڕی وەزعی خراپایە لەو پەڕی خراپایە بەس بەرامبەر ئێمە ئەوەتە خۆر عەبدوڵای فرۆشتووە کوێت نایە لێ ئەو باخیرانە بێنە قەسر یەکە تۆ حکوومەتی عێراقی چیت ئیتر ئەو مەرفە ئاوێت نەماوە بەڵام دێ بۆ ئێمە سوپایێنێتە حەسار و ناوشوان تۆ سێر لەم هاوکێشە لاسەنگیەکە بۆیە ئێمە تاکە چارەسەری ئێمە وەکو کورد هەموو جارێ ئەیلێنەوە ئێمە وەکو میلەت وەکو چالاوان وەکو خەڵکی ڕۆشنبیر ئەڵین تکایە لە پێناو کورد ئێوە یەک بگرن ئەوان چۆکدا ئەدەن تەنها و تەنها یەکگرتن چارەسەری هەموو کێشەکانەکە باش بەڵام کاک باهر سوپای عێراقەڵێن ئێمە لەبەر خاتری کورد ئەوەندەمان کورد خۆشەوێ ڕوحمان بەسەر سەریانەوە دەرەچێ شەو و ڕۆژ لە تاو کورد خواردن و خەومان نییە ئێمە هەر بۆ پارێزگاری و لەبەر چاوی ڕەشی کووردە لەوێن تۆڵێ چی وایە؟ والله مامۆستا من ئەڵێم ئێمە بە درێژایی مێژوو لە 1950 ساڵی مێژووی ئیسلامە ئێمە دەیان سەرکردە و دەیان ڕابەری ئیسلامی کە لە خزمەت ئیسلامە بووە خزمەتی ئیسلاممان کردووە اینجا ئەوان لەو سەرەوە دێن ئەڵێن کورد جنە ئەوە مەفهومە ئیسلامیەکەمان پێڵێ ئەگە خێرە ئەمانە دێن لەبەر خاتر چاوی ئێمە داعشە دەنە دوای خۆیانەوە تونڕەوەکانی کە وڵاتان ئەیان زولێن هەموو کەسی ئەزانەی چێنەوانە ناسن چارە سێرەوەکەن بابە ئێمە نامانەوە ئێمە هێزی خۆمان هەیە ئێمە پێشمەرگەمان هەیە ئێمە زرێڤانیمان هەیە ئێمە کۆماندۆمان هەیە ئێمە هەموو خەڵکەکەمان دڵسۆزە ئەو خەڵکانەی ئەو سنوورە هەرمووی خەڵکی دڵسۆزە خەڵک قبول ناکە ئێمە کەسمان ناوێت دوایی کەس ناتو ئێمە سەغڵەتکە داعش بۆ لای ئێمە نایە ئەو گروپە تونڕەوانەی کەوا ڕۆژانە درون ئەنێنە کێڵگە نەوتەکانەوە ئەینێنە هەرێمی کوردستانەوە ئەوانە دەستکردن ئەوە بڕۆ با بڕوان خۆیان لیژنەیەکی بێلایەن بێ دیراسی بکە بزانە ئەوان ئەینێنە کێوە ئەوانە کێن درونە نێنە کوردەوە بڕوا بکە ئێمە مامۆستای بەڕێز
ئێمە پێویستیمان بە هیچ لەوانە نێ دوایە ئەگەر ئەوان هاتوونە بۆ پاراستنی ئێمە خێرە نایەن لەگەڵ سەرکردەکان و لەگەڵ ئەحزابی کوردیە لێرە قسێ بکەن و ڕایۆشکن بڵێ ئێوە چۆتان پێ باشە ئێمە هەوێزانە بین و هێزەکانی ئێوەش بێنن لەگەڵ ئێمەیە ئێمە ئەی بۆ بە ئێماڵێن عێراقی لە داواکردنی داهات و لە هەنێشتا خاڵی سنووری و شتانە بە ئێماڵێن عێراقی بەس بۆ کە هێزێنن بەبێ پرسی ئێمە ئەێنە وەکو کەڵەگار دێرسنوانەدان سەرانە و مەڕانە و ئەمانە لە خەڵکەسەنن ئەمە قسەیەکە بۆ خۆیانێکن بێبایەقامە ئەمە ناسی تەجرفانی کەسەوە کورد لەوە تێپەڕیوە تۆ بێهڵی خەڵەتێنی ئەلەم سەردەمەیە تۆ ئەشتێک تێ ئێمە سەرکردەمان هەیە ئێمە حکومەتمان هەیە ئێمە هێزی سیاسیمان هەیە بابێندا بنیشن ئێوە چۆتان پێ باشە لە چۆ ئێوە لە خاڵی لاواستان هەیە با پڕیکەینەوە بە پێشمەرگە و بە ئاسایش و بە هێزە عێراقیەکان بە بۆ نایەن ئەمە بکەن دوای ئەوان دێن وەسیەی سەر ئێمن وەسێ ئێمە ئەم ڕبایە لێرە داین بۆ پانێ ئێمە نامانەوە نەخێر بابێن ڕاپرسیە بکەن لە ناوشوان بڵێن ئێوەوانتە ئەوان دێن مەڕ لە خەڵکەسەنن ئەوان دێن ئەو ڕزقەی کاهێنن بۆ ئێرە ماست و ئەم شتانە لە خەڵکەسەنن ئەو سوپایە ئەو سوپایە ڕاوڕوت ئەکا ئەوە سوپاک عینە سوپاکەی بەسە بە شێوەیە دیکە زۆر باشە زۆر بەڕێز باهر مححمود نووسەر و چالاکوان ڕاستەوخۆ لە کەرکووکە و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان سەرچاو پێ خۆشحاڵ سەرچاو